سڵاو هاوڕێیان بەخێر بینەوە بە ڤیدیۆیەکی تازە. ئەگەر دیقەتی و ڤیدیۆی بدەن کواڵتی و ڤیدیۆی لەوانەیە زۆر باشتر بی لە ڤیدیۆیە کۆنەکانم. لەوانەیە کۆنتێنت ڤیدیۆیەکان خەڵکێکی زۆر بەدڵی بووی پێشتر، بەس وەک کواڵەتی یعنی خەڵک ئەکید بەدڵی نەبوو، خۆشم بەدڵم نەبووە لەبەرەوەی زۆر هەوڵمدا بە پێی توانا و بە پێی مەجال و بە حکمیەوەی ئەمن ئەوە ئیشی سەرەکی خۆم نییە. من لە مەجاڵی تریش دەکەم، مواضعی یوتیوب و سوسیال میدیا بەس بۆ حەز و ئەوەی خۆم دەیکەم و زایدەنیش حەزم لێ ئەگەر شتێک بزانم یان شتێک معلوماتم هەبێ یان ڕایەکم هەبێ بیگەینم بۆ خەڵک، بۆی خەڵک سوودی لێ ببینی. بەس کە دەمێک بوو بڕیارمدا بۆ کواڵتی ڤیدیۆەکانم بەرزکەمەوە بیگەینمە کواڵتیەکی تۆزێک ستاندەرد و کواڵتیەکی نزیک لە پرۆفشناڵی. بۆیە ئەو ڤیدیۆە بە شێوازێکی تۆزێک جیاواز ڕیکۆرد دەکەم و بە شێوازێکی باشتریش ئیدیت دەکرێتن. هیوادارم هەوڵدەم کە هەموو ڤیدیۆەکانی داهاتوم بۆ کواڵتی دایبەزێنم لە چەناڵ و لە فەیسبوک و لە تیکتۆک و لەوانە. بەس ئیشەڵڵا بە پێی توانەوە بە پێی مەجال زیاتر هەوڵدەم ڤیدیۆی هەم لە ڕووی کواڵتی دروستکردن و هەم لە ڕووی کواڵتی کۆنتێنت کواڵتیان زۆر بەرز بێتن. ئەو ڤیدیۆش وەک ئەناوسمنتەکە، وەک ئاگدارکردنەوە کە لەمە دووە ڤیدیۆی زیاتر دروست دەکرێت لە چەناڵ و ڤیدیۆی کواڵتی باشتریش دروست دەکرێت لە چەناڵ و لە زۆر بابەتی جیاواز و لێک دوور. شەرط نییە هەر باسی فلیم و زنجیرە بکەم، لەوانەیە باسی تەکنۆلۆجیا و باسی ڕەبتی تەکنۆلۆجیا بە سینەما و بە فیلم و هەروە ڕەبتی تەکنۆلۆجیا بە تەوڕێی کە ئێستا لە بواری مەسەلەن لە سیاراتی کارەبایی هەیە و ئەو تەکنۆلۆجیای کە لە سیاراتی کارەبایی بەکاردێ و ئەوە چەند فیدباکی هەیە لەسەر داهاتووی ئێمە و هەروەها زۆر بواری تر. هیوادارم سەبرم لێ بگرن و چاوەڕێ بن بۆ ڤیدیۆی زۆر باشتر و کواڵتی بەرزتر. دەست خۆش.